بڕیارم داوا ڕۆژی دەیدا بەشداری لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بکەم. هیوادارم هەموو خەڵکی کوردستان بەشداری بکەن بۆ ئەوەی سەنگ و پێگەی کورد لە پەرلەمانی عێراق بە گەورەی و بە مەزنی بمێنێتەوە. من وەکو گەنجێک یەکەم جارە دەنگ دەدەم بەو لیستەی کە شایستێ و داکۆکەکارە لە مافەکانی منی ئافرەت. من وەکو تایبێکی زانکۆ لە ڕۆژی دەیدا دەستمە سەر سندوقی دەنگدان دەنگ دەدەم بە کاندیدانی لیستی شکێنەری ئەفسانەی داعش، شکێنەری دەمارگرژەکانی بەغدا، تۆمارکردنی داستانی پردەی. دەنگ بدە بۆ کەسەی کە شایستەیە و مافەکانی کورد لە بەغدا بەجێ دەگەێنێت و ئێوەی کاندیدانی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی مافەکانی کورد بکەن.